ژنە کاندیدێکی گۆڕان بۆ هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عراق و پەرلەمانی کوردستان بە ناویلان عەبدوڵڵا لە بەردەم ماڵەکەی خۆی لە شاری هەولێر بە دەستڕێژی گولە گیانی لەدەستدا. بە گوێرەی زانیاریەکانی پۆلیسی هەولێریش کەسێک کە ئەو ژنەی کوشتووە ئەندامی بزوتنەوەی گۆڕان بۆ لە شاری هەولێر و 20 دقە دوای ئەو ڕووداوە خۆشی کوشتووە. لەناو دەرگای حوشەی خۆی دوو گلەی پێکەوتووە کوژراوە. دوای ئەوەی هەندێک زانیاری کۆکراوە کە کچەکەی بینی بووی چێ لە داچی داوە. 20 دقە دوای ئەوەی ڕووداوشترمان هەبوو لە شەقامی کوران بەرامبەر مزگەفتی ئیسماعیل یاعقوبی یەکێک بە گولە لە ناو دەی خۆیدا بوو کۆتایی بە ژیانی خۆی هێنابوو دەرکەوتکەوە هەمان کەس بووە کە ئافرەتی کوشت بوو دوجاریش خۆی کوشت هەردووک سەر بە یەک لایەنی سیاسین بەڵام دۆسیە لێکۆڵینەوە کراوەتەوە و لێکۆڵینەوەی تیا دەکرێت بزانی ئاخۆت تابعکە سیاسی یاخود کۆمەڵایەتی. کە سوکاری ئەو ژنە کاندیدەی گۆڕان کە دوای ڕووداوەکە لە بەردەم ماڵەکەی کۆبوونەوە ئاماژەیان بۆ دەکرد گومانیان لەلایەنێکی سیاسی هەیە. سعات 8:30 لە بۆ 9 تەلەفۆنمان لە بۆ کرا کە سیارش سپی هاتووە لە پێش دەرکەی لە دەرکەیدایە دوو فیشەشی دەمانچەی لەسەریدایە و ڕۆیە گومانمان لەلایەن تەمان هەر دەبێ بە پێی مەعلوماتی خۆمان ئەین دەزانین. بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز لانە عەبدوڵڵا تەمەنی 39 ساڵە و بۆ هەڵبژاردنەکانی پێشووی پەرلەمانی کوردستان ساڵی 2009 ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ساڵی 2010 خۆی کاندید کردووە بەڵام لە هیچ کام لەو هەڵبژاردنانە دەرنەچووە. لانە عەبدوڵڵا پێشووتر ئەندامی زیڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بووە بەڵام لە ماوەی ڕابردوودا دەستی لەو پۆستە کێشاوەتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.